دەشتی چۆنی؟ ساڵاتۆ مامەسا باشی دەشتی لێنزی و کامێرای چی تێدایە؟ شتێکی وان نییە مامەسا. باشە هۆکارەکەی چییە؟ هەندێک لە خەڵک نانەوێ بەرامبەر بۆ کامێرای قسە بکەن یاخود ترسیان هەیە یاخود شەرم دەکەن دەکرێت بزانم هۆکارەکە چییە؟ من دەڵێم لەوانەیە وێنەگرەکانیش ئەو کێشیان هەبێ. تەنانەت وێنەگرەکانیش دەترسێن لە بەردەم کامێرەکانی خۆیان قسە بکەن؟ بەڵێ زۆر باشە. تەوەری ئەم جارەمان لەسەرەوەیە بۆچی هاوڵاتیان لە بەرامبار کامێرا ترسیان هەیە یاخود شەرم دەکەن و زۆر جاریش وا لە لێنزی کامێراکە دەکەن و مایکەکە لا دەدەن دەڵێن نامانەوێت قسە بکەین ئەگەر چی نازانن بابەتەکە چیشە کە پێویستە قسەی لەسەر بکەن. خۆشەویستان لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارە لە هاوڵاتیانی خۆشەویست دەپرسین ئەرێ ئەو ترس و شەرمە چییە بەرامبەر بە کامێرە هەتانە لەگەڵمان بن. هەموو کەسێک یعنی شەرمی نەبی لە کامێرا قابلیت چییە؟ کامنە و کامێڕایم دی خەڵق قسەی دەکاتن هەروام زانی سیاسەتە لێ نازانی قسەی بکات لێ حەزلێنە بێتە بەردەم کامێرە و چاو کچانێت تاسە. لەوانەیە پاساوی لەوانەیە زۆر خەڵەکەوی ترسی سوۆسیال میدیای هەبی. باشی قوربان وەس چۆنە؟ عەزیزم پرسیارەکمان هەیە هۆکاری ترس یاخود شەرمی هاوڵاتی چیە بەرامبەر بە کامێرا؟ لۆ لە پێش کامێرا ترس دای دەگری؟ واللهی هەیە پێ عیبە لەوە خزم کەسی وڵای عەزینی قسەی بکە یعنی حەزی لێنیان پێی عیبەیان شەرمێ دەکەیان کۆ دەمێ بزانم پێ عیبە شەریم بە خۆیە شەرمەکە لە چێ بۆ نمونەی ساکەوە لە بەرامبەر کامێرە قسەی دەکەین شەرمێکی تێدایە ئەدی وەکو قسەی دەکەی سات واللهی برنچ قەت هیچ جاری دیکە لە بەرامبەر کامێرە قسەت کردووە؟ ناوەڵە ئەو یەکەمین جارە؟ ئەرێ وەڵە باشە یەکەمین جارتە زۆر ئاساییشە جوابی دەوە جوابی 2000 2000 عینی ئێستا ترسەکەت بەرامبەر ئەو کامێرا چییە؟ واللهی برێت پێ ئەوچی برێ شەرمەشی دەکەیەوە شەرم بۆ یعنی لە بەرچی خۆ ئەو کامێرا چی ینی شەرمی لە بەرامبەر بکەیت یعنی لەو دەم دەستەی لە کامێرا ترست هەیە؟ نەخێر شەرمیش ناکەی؟ نەخێر. باشە چ قسەیەک هەیە بەرامبەر بۆ کەسانی کە بەرامبەر کامێرا شەرمیان هەیە نایانوێ قسە بکەن؟ بەخوای من بەخۆیەک بە کەساتی خۆم شەرمم نییە ڕاستی بەس شتێکی تەبیعیە پێم خۆش هەموو کەسەکانی هەموو کەسێک یعنی شەرمی نەبی لە کامێرا قابلیت چییە؟ چەند جار بەرامبەر بە کامێرا قسەت کرد؟ وەڵی زۆر جار بەشداریم کردیا. بەڵێ باشە بەڕای تو ئەوەی کە لە بەردەم کامێرا ناوێ قسە بکات ترسی هەیە یاخود شەرمی هەیە؟ وەڵی لێک لەوانەیە شەرمی هەبی دوو لەوانەیە کە ئەوە کۆمەڵاتەکانی ئەگەرەکانی کۆمەڵاتی بابەتی کۆمەڵاتی یعنی بابەتی کۆمەڵاتی بۆ ئێستا بۆ نمونە ئەگەر جەنابەت لە دیار کامێرا قسە بکەیت بۆ نمونە باسی بابەتێکی کۆمەڵایەتی بکەیت یعنی ئەوەی کە لەناو کۆمەڵایەتی بۆ نمونە مەسایلی کۆمەڵایەتی باز دەکرد یعنی چ شتێک دروست دەبێت؟ وەڵایر لەوانەیە کێش بەتایبەتی لایانی ئافرەتەکان و کچەکان زیاتر لەوانەیە ئەو کێشەیە ڕوو بدات ئەگەنا کوڕەکان هیچ کێشان نییە تا ئێستا یعنی مقابلە بکرێت و کێشەن دروست نابی. بە زۆر قڕشەیە هەرکە کامێرا دەبین یەکسەر دەرێ لای وەڵی هەیە شەرمنە ڕاستی بەس من بۆ بە کەساتی خۆم کێشەم نییە ئێستا لەگەر چی هاتیە بازاڕێت؟ من لەگەڵ برە هاوڕێکانم لە شارێکی دوورەوە سەردانی هەولێرمان کرد. لە چ شارێکات؟ لە شاری سۆران دیانە. زۆر باشە هاوڕێکانیش تۆ کوتونە؟ وڵای تقریبان بەڵێ ئەوە یەک لە هاوڕەکان باشە چۆنی قوربان بەخێر بیت ڕاستەکەم سەلامەت گەلک مەمنون عەزیز نەمازای ناوی جەنابەت چییە؟ یونس براکچ یونس برا گەورە ئەتو جەنابەت ناو چییە؟ کاکی براهیم کاگی برایم زۆر باشە بەخۆی دەڵێ کاگی برایم ئەمەش دەرێن کاگی برایم عەزیزم کاگی برایم لە کاگی یونسمان پرسی هۆکاری هاوڵاتیان کە نایانەوێ بەرامبەر کامێرا قسە بکەن وتی هەندە بابەتی کۆمەڵایەتی هەیە و زۆر جاریش ڕەنگە ترس و شەرم بێت جەنابەت ئەوە بۆچی دەگەڕێنیەوە؟ یەکەم شت هۆکارەکەی زیاتر ئەوەیە کە زیاتر کامێڕاکان یعنی پرسیار و شتەکان بابەتەکان زیاتر لەسەر سیاست و شتە ئێستاکە ئیدی خەڵکەکە ئێستا کامنە و کامێڕایم دی خەڵق قسەی دەکاتن هەروام زانی سیاسەتە و ئێستا کەش زۆر کەس یعنی زۆرینەی خەڵک ترسەکەی لەوەیە ئەگەرنا هیچ شەرمی تێدانی ئێستا هەر وەکووە وایە ئەتو بێ کامێرا ڕاوستی دابنیشی قسەی بکەیت هەر ئەوەیە زۆر کەسی بۆ نمونە ئێستاکە جاری وا هەیە بەبێوەی ئەو کەسێک کە دەوێت قسە بکە بەرامبەر بە کامێرا نازانێ بابەتەکە چییە ینی بەبێوی پرسیار لە پەیامنێرەکە بکە یاخود لە پێشکەشکارەکە بکە یەکسەر دەرێنا نامەوێت قسەی بکەم ئەوە هۆکارەکەی ئەوەیە
زیاتر دەزانی بابەتەکە سیاسیە خەڵکیش ناوێ لەو ڕۆ قسەی بکاتن یان تەداخل کاتن هۆکارەکەش ئەوەیە کە ترسی هەیە هۆکارەکە هەمووی دەگەڕێتەوە سەر ترس لە پێناوی چی؟ ترس لە پێناوی خۆی ئێستا کە ترسەکە زۆرینەی ینی زۆر شتە ینی بابەتی سیاسی قوڵە ینی مەسلە ئەوەیە چەندەمین جارتە لە بەرامبەر کامێرا قسە بکەیت؟ دووەم جارە بەڵێ یەکەم جار کە بەرامبەر بە کامێرا قسەت کرد هەسەکە چۆن بوو بەراورد بە ئەو جارێک ئێستا بەشداری دەکەیت دووەمین جارتە بەخوای ئەمە شتەکەم پێ ئاساییە بەڵێ یەکەم جار کە هاتن لێدوانیان لێ وەرگرتی یەکسەر پێت ئاسایی بوو ڕەتت نەکرد بوو ینی زۆر کەسیش هەیە ینی کامێرا دێتە بەردەمی ینی درسە چیلۆ دروست دەبی دووەم جاریش دەشێوێ بەڵێ زۆر باشم چ قسێکت هەیە لە بۆ کەسانەی کە بەبێەوەی بزانن بابەتەکە چێ گریمان بابەتەکە بابەتێکی تەرفیە یاخود کۆمەڵایەتیە یاخود باسی ژیانی ڕۆژانەی خەڵکە بەڵام بەبێ ئەوەی بپرسن و ببێەوەی بزانن یەکسەر ڕەدی دەکەنەوە کە نانەوێت قسە بکەن خایدی مەسەلەکە شەرمە بەس ینی ئەو شەرمەی ناوێت لە بەردەم کامێرا قسەکردن شەشی ئاساییە ینی هەر وەکوایەت و بەڕێدا دەڕۆی خەڵک تەمەشا دەکا هەر لە دەرێنا لە ماڵە تەمەشا دەکە هەر ئەوەیە هەرچەندە تەلەفۆنیشت لەگەرە دەتوانین قسە بکەیت والله نابە قورعان مەجال نەبوو برداگەر قوربان بەس پرسیارەکەم هەیە دەمەوێت بزانم هۆکاری ترسی هاوڵاتی بەرامبەر بە کامێرا چییە؟ هیچ هەیە نازانی قسەی بکاتن ینی مجرد نەزانی نەکەی نازانینەوە شەرمە و های شەرم ئێستا تو ترست لە کامێرا هەیە؟ نه بەس تەلەفۆنت لەگەرە لێ ناتوێت قسە بکەیت لەکەم خۆی بەبرعزە دەمین جار لە بەرامبەر کامێرا قسە بکەیت یەکەمین بەڵێ یەکەم زارمە دووەم جارە وڵی زۆر جار نەشرم هەبوو نەترسشمە بوو ئەوە لی قاشم سەعاتە و چارێکێک بوو لە گەزەزیرەی لۆ قسەی ناکەی لای خارش قسەی ناکەم باشە دەمەوێت بزانم لۆ هاوڵاتی بەرامبەر بە کامێرا ترسی هەیە ناوێت قسە بکات لای برێمە تو لۆ نازان بخوا یەکەم جار گوتت ئەمە نامەوێت قسەی بکەم دەمێ بزانم هۆکارەکەی چییە کە ناتەوێت قسە بکەیت بەخوای مەسەلەوە نیە لەبەر حیز بوو شتیەوەبی ترسمان لە حیز بە ویشتیوانە بەس هەر بەخۆی بێتزەویە خەڵک بێخۆڵقە و تااقەتی قسەکردنی نیە لەبەرەوێ ئەم بەخۆم شخص خۆم لەبەرەوەمە یعنی تۆ گەر جەوت هەبی قسەی دەکەی ئەرێوەڵا کاتێک جەوت هەیە بێم تاوکو قسە بکەین بەخوای جابێمە تو کەس جەوی هەیە ئەوڕۆکە هیچ کاتەشی نەک هیچ کاتەشی جەونیە کا جەوەیە ئەو بێجەویە بێپارەی و بێکاری و کەسابەت وای کردووە جەوت نەبێت تاکید لەبەرەوەی تاکید باشە لوبی مۆزوعی من پرسیارە جەوهریەکەم ئەوەیە بۆچی خەڵک لە بەرامبەر کامێرا ترسیان هەیە قسە تەنانەت لەسەر ژیانی ڕۆژانی خۆشیان بکەن جا بەخوای وەکو ترسە من ترسم نییە دەتانم قسەی بکەم بۆنا ئەم پێشمەرگەمە و ژیانشم عیبی نییە وەکو ژیان عیبینە بەچی خەرکەکە بەخۆی بێزارە دەنا وەکو ژیانی میز عیبینی عیبی چیە ژیان ینی جەنابەت دەیگەڕێنیەوە لە بۆ بێزاری خەڵک بێزارە بۆیە ناوێت تەنانەت لە بەرامبەر کامێراش هیچ قسەیەک بکات و باسی معناتی خۆشی بکات ئێوەیە نازام وڵای زاخەرەکە من لە دری خەرشیدانیمە لە خەرش تێناگەم بە سۆ خۆم شخص خۆمیز عیبم نییە هیچ مشکلم مۆفەقی شاڵا و برادرە باسی وەی کرد گوتی شەرم جەنابەت شەرم دەکەی ئەمە ناوەڵی شەرم لەو خوای گەورە نەبێ شەرم لێز عادەش ناکەم ێ باشە باسی وەت کرد کە گوتت ئەوانەی کە نانەوێت لە بەرامبەر بە کامێرا هەیە شەرم دەکاتن هەیە عەزلێنێ بێتە بەردەم کامێرە و چاو کچانێت تاسە یعنی بەناو عچوەتی دەگەن کە لە مارێ لە جێشی کامێرە پیشاناتەوە برێ لۆچی بەردەم کامێڕێ هەموو عایلێک هەموو یەک نییە و پەنجانە وەیە عایلێ درپیسە و ئەوێ لە باوەشتانەیە ئێمە چی بکەین تاوەکو ئەو حاڵەتە یاخود بیانی بیکەین بە شتێکی ئاسایی ینی هەموو خەڵکێک بتوانێت بەرامبەر بە کامێرا قسە بکات وڵای ئەجز دەگرێتەوە سە تەبیعاتەوە بەرێ سکام شتە بە تەبیعات دەگۆڕێ عادەن ئەو ڕەوەی لێاتێ بە تەبیعات دەگۆڕێ شتەکە باشە بەڕای جەنابەت چی بکەین تاوەکو تەبیعاتی ئەو خەڵکە بگۆڕێ ئاسایی لە بەردەم کامێرا قسە بکات وای وەکو ئاسایوی خۆلی نایەتەوە لۆ پێشتر وا بوو 2015 بینەوە پێش چاوە بزانە کو بوو ئەو کات زۆر خەڵک قسەی دەکرد لە بۆ کامێرا ئەرێ وەڵا هەبوو بە ڤیددیۆ باداد قسەی دەکرد دریان خۆش بوو بە ئێستا خەرکەمووی دری ناخۆشە و مردی زۆرە و ئەو شتانەیە هەلە بە شتانەیە خەرکە دری ناخۆش ینی دڵخۆشی وا دەکات کە لە بەرامبەر کامێرا قسە بکەیت ئەو ڕەو شتێک پارەیە سات و دڵت خۆشە ئەمن لە خۆی بە زیاد کەس ساواتی خۆم دەکەم خۆی بە زیاد بوو مارم دارەخم بەڕێوە دەبم و داکە بابی خۆم ڕادەگرم و خلاص
الحمدلله يعني ئەگە دڵت خۆش نەبا هەموو شخصش دری خۆش بیاوڕکات سکاوزی نامینێ يعني ئەگەر دڵت خۆش نەبا لە بەردەم کامێرا قسەت نەدەکرد والله چکە هەیە دری پڕە هەیە دری بە خەمە ئەتی دەبێت چکە شخصەکەی بخینی و باید چەندێ هەیە عەز ناکە قسەی بکەوە دیارەشتە چی هەیە چۆن ئەو شخصانە بخوێنینەوە کە شخصان لە ڕووساری ڕادیارە خەمبار دیارە ئەتی ئێستان بەڕۆژ خۆش گوتن تەوەرەکە لەسەر چییە کەوا شەرم ناکەم لە کامێرە لۆ شەرم بکەم ئاساییە چییە سۆشیال میدیاکان تەماشا دەکەنێ ئەو شتانەیە لە ڕوخساری من چ دیارە لە ڕووسارێت و بەخوای نە زۆر غەمباری نە زۆر دڵخۆشی يعني مام ناوەندم ئاساییە چۆن دەزانی من ماوە دیارە مامۆستا شتەکە دیارە واقعی بەشەرێک کە میلەتەی بی منداری ئەو وڵاتەی بی دەزانی بەشەرێک باید چەندێ لەوانەیە ئێستا من دڵم پڕشت بێت ئەوە شتە شکێ در بەل لە ڕوخسار دیارە بۆچی ئێمە لە بەرامبەر کامێرا سترێزمان هەیە یاخود ترسمان هەیە یاخود هەر نامانەوە قسە بکەین بۆ نمونە لە کەسێک دەپرسی دەتەوێت لەسەر بابەتە قسە بکەی بەبێ بزانی بابەتەکە چیە یەکسەر وا لە کامێراکە دەکا مایکەکە لا دەدا نامەوێت قسە بکەم دەڕوا بەپێی من بەو کەسە خۆی کەوتووە ئێستا بۆ نمونە منیش کەسێکم زۆر حەز ناکەم یعنی دەربکەوم ئەوەیە يعني حەز ناکەیت دەربکەوی ئەوەیە بابەتەکە یعنی بە کەسەکە کەوتو کەسێک هەیە لەوانەیە ئێوە بەردەستان نەکەوتو لە سڵتفەی نەکردو لەو دقا ئێوە بینوت لەوانەیە ئەو کەس ینی لەو دقا نەبوو بێت بڕێ خەڵکان مرتاحن بڕێ خەڵکان مرتاحنین ئیتر بە کەسەکە کەوتووە و بە لەوانەی بە عیلەکەیش کەوتو بێت ئایا دایک و باوکەکە قبولی ئەکەن قبولی ناکەن دایک و باوکەکە معنی مەبەست ئەوە نیە عشایر بوونی ئەشتێکی وات بەس لەوانەیە هەر خۆیان مرتاحنەون دەرکەون لەو باوەڕایش نیم عنی کچ و کوڕ بێت لەوانەیە هەر بە عام دایک و باوکەکە حەز نەکەن بە عام کچەکانی شوکڕەکانیشان دەرنەکەون لە لەبەرەوەی تۆ کچی با ئێمە لەسەر کچەکان قسە بکەین باشە ئێستا من و تۆ وەکو کچێک ئەگەر بەرامبەر بۆ کامێرایە باسی ژیانی ڕۆژانەی خۆت بکەیت یاخود باسی ئیشەکەت بکەیت یاخود باسی خوێندنت بکەیت من و تۆ ینی باس بکەین لەو بابەتانەی کە لە ژیانی ڕۆژانە دووچارمان دەبێتەوە ترسەکەی لەکوێیە ینی خێزان بۆ دەبێت پێی ناخۆش بێ کە کچەکەی بەرامبەر بە کامێرا باسی مەعاناتی ژیانی خۆی بکات بەڵێ ڕاستە دەورە بینێت تۆ باسی چێکت لەوانەیە ئەو شتانە ئاسان بێ بەس کچەکە یان کوڕەکە خۆی مرتاحنەوەی قسە بکات لە تەلەڤیزیۆن ئەوەیش ئەوێ قبول بکەن عنی ئێوەش ئەوێ قبولیکەن کەوتی نامەوێ قسە بکەن عنی ئەوێ قبولیکەن کە نایەوێ دەربکەوێ بۆچی ناوێ بۆچی هەز دەکا کە مرتاح نییە بەرامبەر یان لە پێش کامێرە ینی لە دواتر خۆی دەبێنێتەوە ینی ترسی لەوەی کە قسەکانی وەکو پێویست نەبن یاخود بابەتەکە هەو نەبێت لەوە ئەچێت تۆ ئەو پرسیانن کە تۆ ئەیکەیت عنی سم چەند وەڵامێک بدەمەوە کە دوو سەدەقەیتر بیری لێکەمەژم جوابەکان باش نەبوون یعنی تۆزێ کات بدەن بە خەڵکەکان تۆزێک عنی بۆ نمونە ئێستا پرسیارێکم لێ بکەیت 5 دقیقە بیری لێ بکەمەوە بتوانم چەند قسەیەکی باش بکەم یعنی بە دڵی خۆم بێت لەوانەیە بە دڵی هەموو کەسێک نەبێ بەس بە دڵی خۆم بێت و بتوانم بڵێم ئۆکەی ئەم قسانە ئەمەوێ بیکەم بەس ئێوە کە یەن ئیتر یعنی جوابی ئەوە نادەن کە کەسەکە بیر بکات و لەو کاتە کامیرە لەسەرتە مەجبورەوێت جواب بدەیت تۆ تۆزە ئەکەوێتە شترێس یا ئەوەیە چۆنی باز برام باشی بۆ ناتەوێت قسە بکەی بەرامبەر بە کامێرا لەبەرەوەی ناوێ قسە بکەم پرسیارەکەی منیش ئەوەیە زۆربەی خەڵک بەرامبەر بە کامێرا نانەوێت قسە بکەن بەبێ بزانن بابەتەکە چییە من دەمەوێت بزانم بەپەلە بگەمە جێیەکە خۆم لەوانێ ینی ئەگەر بەپەلە نەبای دەتوانێت قسەی بکەیت ئەخە لە س بابەتێکی پرسیارەکەم ئەوەیە بۆچی ئێمە هەندێکمان ناتوانین بەرامبەر بە کامێرا قسە بکەین ترسمان هەیە یاخود شەرممان هەیە یاخود هەر ئەستن نامانەوێت بۆ نمونە ئێستا جەنابەت دەڵێی بەپەلەم دەمەوێت بڕۆم باشە لەوانەیە پاساوی لەوانەیە زۆر خەڵەکەوی ترسی سۆشیال میدیای هەبی ئەو هۆکار باشە ڕەنگە ئەو دیاردەیە زۆر لە مێژە هەبێت ئەو کاتەی کە سۆشیال میدیاش نەبوو بەڵام کەمترین کەس ئامادەیە بەرامبەر بە کامێرا قسە بکات دەمێ بزانم تسناچی و کامێرایە یەک لێنزە ساوەڕێکە لە پشتەوە وێنەمان دەگرێت من و تۆ قسە دەکەین بۆچی دەبێ ئەو کامێرایە ترسی هەبێت
ئەو کامێرا خۆی لە خۆیان ترسی نییە بەس خەڵکەکە ئێستا زیاتر لەوەی ترسی هەیە بۆ نمونە لە غەڵەتکردنی قسە چیان لە تەقینەوەی لە سوۆسیال میدیا بخۆت زانست سوۆسیال میدیا چەند باو بووە ینی ئەدنا غەڵەت دروست بی زۆر بە خراپی لەسەر دەتەختۆیان لەوانەیە کابرا ترسی لە ئایلەکەی هەبیان لە چاردەورەکەی هەبیان لەوانشە کابرا شتێکی هەبی نێوێ بە دەرکەی لی جێکی ئەوە بیهۆکە لەوانێ هەست ئێستا زۆر خەڵکی لە سوۆسیال میدیاش کە بەکاردێنی هەر خۆی بە شاراوی بەکاردێنی ئەکاونتی دروست دەکە هەر بە شاراوی ینی تا ئێستاش ئەوە ڕوون نەبوویتەوە کەسەکان ئەکاونتی بەناوی خۆیان دروستکە تا لە سوۆسیال میدیاش خۆیان دەشارنەوە هۆکاری خۆشاردنەوەی ئەو کەسانە لە سوۆسیال میدیا دەگەڕێنیەوە بۆی کە نانەوێ خەڵک بیان ناسێ یا خەڵک بیان بینێ بەڵێ هەرەوە هۆکارەکەی نایەنەوە هیچ کەس بیان ناسی چۆنی لۆ پرسیارەکەم هەیە هۆکاری چییە ترست بەرامبەر بە کامێرایە چۆنی دەپرسم بۆچی ناتەوێت قسە بکەیت نامێ قسە بکەم بۆ ناتەوێت قسە بکەیت بەرامبەر بە کامێرا لەبەرەوەی ناوێ قسە هۆکاری ترسی خەڵک بەرامبەر بە کامێرا چییە والله هۆکاری ئەوەی هەیە تەقبولی نییە هەیە جەنابەت جارێکی تر لە بەردەمەوە کامێرایە قسەت کردووە باسی بابەتێکی کۆمەڵاتیمان کرا و کات یعنی بەبێ ئەوەی کە بە من بڵێ نامەوێت قسە بکەم یعنی طبعاً بە خۆشحاڵیەوە قسەشت کرد بەڵام ڕەنگە هەندێک کەس هەبن وەکو جەنابەت نەبن ترسیان هەبێت لە بەرامبەر ئەو کامێرایە قسە بکەن باسی ژیانی ڕۆژانەی خۆیان بکەن باسی کەسابەتی خۆیان بکەن لەو بازارە دەمەوێت بزانم ئایا ترسە یاخود نانەوێ یاخود شەرمە زۆر کەسێ شەرم دەکە بە جددی شەرم بەس کەسەیە زۆر کەسێ ئێستا ئەم یەکۆچی بن ئەم لە کامێرە شەرمی لێ ناکەم ئەم ئێش و ئەگە ئێش و ئازار مەتوات لە ئێش و ئازاری من بپرسی ئەو ئێش و ئازارم بڵاو بکەیەوە دەیکەم ئێش و ئازارەکانتمان بڵاو کردەوە جارەکەی تر والله ئێش و ئازارمان زۆرە بەوەی بڵاو نابیتەوە وەچی بەس مشکل لەوەیە کە ئێش و ئازارم بەرامبەر جەنابتە بە ڕێز و احترامەوە بام هەر قسەی بکەم هەر ئێش و ئازاری خۆمرێم بەس وەچی لێ بۆ نەگری چ لێ بکەم قسەکردنت بەرامبەر بۆ کامێرایە باسکردنی ئێش و ئازارەکانت هیچ لە ئێش و ئازارت کەم دەکاتەوە والله وەچی برێ مرتاحدم خۆم سار دەکەمەوە ئەو گرانەی لە سەهاناومە لای دەدەم بەێ زۆر جار قسە دەکەی بەرامبەر بە کامێرا بەێ زۆریش دەمێ بزانم یەکەمین جار کە بەرامبەر بە کامێرا قسەت کرد ترست هەبوو یاخود شەرمت کرد نەشەرم هەبوو نەترسشمە بوو ئەوە لی قاشم سەعاتە و چارێکێک بوو لە گەجەزیرەی زیری قسەت کرد بە کوردیان بە عەرەبی بە عەرەبی چکەم بخۆم سێ زمانی دەزانم هەولێری مەڕاستە ئەو زمانە کوردیە شیرینەکەم و زمانە تورکمانیەکەم و عەرەبیەکەشم زۆر امتیازە الحەمدولله چۆن فێر عەرەبی بووی الحەمدولله خوا ئیرادەی دامێ بەواسطەی قورئانی بەێ ئەی موفەقی ئیشاءالله قسەیەک تێ بۆ کەسانەی کە تەنانەت نانەوێت باسی ژیانی خۆشیان بکەن لە بەرامبەر بە کامێرا والله ئەوە دەبینیتەوە شخصەتی ئەو ئینسانەی هەیە مستەوا هەیە مستەوای نییە هەیە دەترسێ هەیە شەرم لە خۆی دەکە کە سوکاری ببینیتن ئەوەیە جەنابەت قسەیەکی جیاوازترت کرد باسی مستەوات کرد مەبەستت لە مستەواتی ئایا ئەو کەسەی کە لە بەرامبەر کامێرا شەرمی هەیە قسەکەرێکی باش نییە قسەکەرێکی باش نییە ئەو عەفوم کە احتیمال دەنەزانێت قسەی بکە چکە کامیرە حساسە بەڵام زۆر جار دەربڕین مرد شەرتە ینی دەربڕینەکە تەواو بێ خۆت و شەرت نییە ئیلا بە ڕێزمانی قسە بکەی ئەمن زۆر بە شەفافە قسەی دەکەم زۆر بە شعبیەتش قسەی دەکەم ئەمن بەس هەیەوەچی من نییە شلونك عمي؟ والله الحمد لله بخير الله يعافيك. وين اهلك؟ موصل. هلا بيك. اهلا بيك في الاربيل. اسالك سؤال. ما تخاف قدام الكاميرا؟ لا ما اخاف. ما اخاف من الكاميرا. ليش اخاف؟ الناس اكو يخافون قدام الكاميرا. ليش يخافون؟ والله ما ادري. أن تنشر صورة الغير مكان قصدك؟ لا احنا كل شيء مع وين ما تنشر كل شيء ما عندنا احنا، تعال نخاف من الصورة. يعني ما تستعي همين؟ لا صورة عادي. عادي كل شيء معه. عندك حكي على هذول الناس يخافون قدام الكاميرا؟ ما شغل بحد، لا حكي عليهم لا حكون علي. انا بطريقي وطريقهم يا ممنون منكم حياتي لي. وەکو ترسم ترسم نییە دەتانم قسەی بکەم بۆ نا شەرم لەو خوای گەورە نەبی شەرم لێ زعبدەش ناکەم ئێوە کە یەن ئیتر یعنی جوابی ئەوە نادەن کە کەسەکە بیر بکات و لەو کاتە کامیرە لەسەرتە مەجبورەویت جواب بدەیت تۆ تۆزە ئەکەویتە شترێس. ئەو کامێرا خۆی لە خۆیان ترسی نییە بەس خەڵکەکە ئێستا زیاتر لەوەی ترسی هەیە بۆ نمونە لە غەڵەتکردنی قسە چیان لە تەقینەوەی لە سوۆسیال میدیا دوات لە ئێش و ئازاری من بپرسی ئەو ئێش و ئازارم بڵاو بکەیەوە دەیکەم خاطرێوە
کوردستان ئازادێ ترسلو چی قابل خۆ کارەبا نادگری خەڵک هەیە خەڵکێک هێنایە بەرامبەر بە کامێرا قسە بکات کوردستان ئازادیە باوەڕ ناکەم کەس کامەرە بترس باشە گریمان ترس نییە ڕەنگە هەندێک کەس هەبن بڵێن شەرم دەکەین یعنی شەرمیان هەیە دەبێ گۆ شەرم بکە بەرامبەر پرسێک گوتی کارە بەجێ بکە دەبێ گۆ شەرم بکەم بەس ترس باوەڕ ناکەم کوردستان هەیە بێ ئێستا تو شەرمت هەیە بەرامبەر بە کامێرا توجار نییە چەندەمین جار لە بەرامبەر کامێرا قسە بکەیت یەکەمین یەکەمین جارە ڕاست شەرمیش ناکەی باشە دەمە ئێستا خەڵکانی کە سەیری جەنابەت دەکەن ڕەنگە ببینن بڵێن ئەو کابرا یەکەمین جاریتی بەڵام ناشترسێ وەخ شەرمیش ناکاتن دانی هۆکارەکەی بزانن نزانم لە گۆری پرسێک گوتە بکەی بەلکی نێزیکاتیا وینا ئەو کاوینا سەرێ پرسێت تو نەبێ ناسکردنا وینا تو نەبێ بەلکی ژوێن هەنگیش خۆ شەرم بکەمەوە باوەڕ ناکەم ترسێ بکەیش بۆ بەرامبەر کامەرە دەسڵاک بکە بۆ کامێرایە سەلامێکی لێ بکە خاطرێوە کوردستان ئازادێ کاکەماندی نەبن چۆنن بەخێراتن سەلامەت یاخۆ بەخێر بێ هەتان کووە پرسیارەکەم هەیە بۆچی خەڵک ناوێت لە بەرامبەر کامێرا قسە بکە ئایا شەرم دەکات یاخود ترسی هەیە ئێستا ڕەنگە تۆ احتمالی ینی شەرم دەوری هەیە فعلا بەڵێ شەرم دەوری هەیە دەو ئەو شتەی بەس ترسلو چیە قابل خۆ کارەبا نادگری باشە ئێستاوانەی کە شەرم دەکەن بەرامبەر ئەو کامێرا ئێستا من و تۆ قسە دەکەین ینی بۆچی دەبێت شەرم بکەین بەرامبەر بە کامێرا شەرمی لۆ چیە بە خەڵکەکەی لەوانەیە احتیمالە ینی بوونی خۆی وایە بوونی خۆی وایە هەر لە واقعدار خۆی وایە تێکەڵ خەڵک نەبووە یان ئەوەتە مەسەلەن کێشێکی هەیە حەز ناکات تێکەل خەڵکی بی یان ئەوەتە مەسەلەن حەز ناکە قسە لۆ کەس بکە ئەوەش دەوری هەیە خاصن زولفی ئێستا بەڕاستی ینی مەشاکل زۆرە ئارێ وەڵە زۆرە زۆریشە نەک زۆرە چەندەمین جارتە بەرامبەر کامێرا قسە دەکەیت یەکەم جارمە بەڵێ یەکەم زارمە زۆر بەئیسراحەت و بە مرتەحیش قسە دەکەیت زۆر احتیاجە قابل خۆ کارەبانیە بەدگری نەخێر نەخێر حەکسەوە زۆر خۆشحاڵ بووم باشە قسەیەک تێ بۆ کەسانەی کە لە بەرامبەر کامێرا شەرم دەکەن هیوادارم کەس شەرم نەکە شەرمی بۆ چییە بۆ نمونە وەکو ئینسانێک واباتی بەرامبەر دوو پرسیاری دەکەی خۆت دەردەبڕی باسی ژیانی ڕۆژانەی خۆت دەکەی باسی ئەو کێشانە دەکەی کە هەیە بالفعل ست هەیە باسی کە دەری بڕە باشترە نەک هەر گۆشە گیربی و دانیشی ئەنی شەرمی لۆ چییە ترسی لۆ چییە باشە دەمێ بەرامبەر ئەو کامێرایە قسەیەک بۆ کەسانە بکەیت کە نانێ بەرامبەر کامێرا لەسەر ژیانی ڕۆژانەی خۆشیان قسە بکەن تەنانەت لەسەر هەندێک شتی تایبەتی خۆشیان بۆ نمونە لەسەر خوێندنەکەیان لەسەر کار و کەسابەتەکەیان و جاری واشە شەرم دەکەن و ڕەنگە ترسیشیان هەبێت ئێمە باوەش بڵێن یانیەوە ڕەنگە لارزی واقعدا وجودی هەبێت چ قسێک هەیە بۆ کەسانی کە ئەو حاڵەتانەیان تێدایە ئەو حاڵەتانە وای لەو کەسانە کردووە کە نایانەوە بەرامبەر بە کامێرا قسە بکەن بۆ کاک دەشتی قسەی بکە من هیوادارم کەس نەشەرم بکە نەبترسێ شەرمی لۆ چییە ترسی لۆ چییە ئەگەر دەری نەبڕی شت لە شاردنەوە هەڵ نابی عیلاج نییە ئەتون دەری ببڕی ئەزە لۆ کامیرە بی لۆ خەشتکە بی لۆ ڕەفیقی خۆت بی هەرچیەک بی هیچ مشکلە نییە ینی لۆ دەری نەبڕی ینی لۆ باز نەکەی باسکە هەر چێشەکەی باس کرێ باشترە لە کچان و لە کوڕانمان پرسی هۆکاری ترستان لە بەردەم کامێرا چییە؟ کچان وتیان ڕەنگە زۆر جار خێزان ڕێنەداتن پێمان کە قسە بکەین و کوڕانیش بەهانەیەکی تریان هەبوو وتیان ڕەنگە نەمانەوێت یاخود شەرم بکەین و ڕەنگە ترسیشمان هەبێت زۆر جار پرسیمان ئایا کامێرا ئەوەندە بە ترسەکە بتوانی بتان ترسێنێ و لێ نەگەڕێ قسە بکەن وتیان نەخێر بەڵام ڕەنگە و کاتێک کە کامێرا دێتە بەرامبەرمان خۆمان باش ئامادە نەکرد بێت بۆیە ترسمان لە قسەکانمان هەیە ڕەنگە قسەکانمان باش نەبێت ئەویش هۆکارەکەی ئامادە نەبوونیانە بەرحاڵ زۆربیان باسی هۆکارەکانیان کرد هیوادارم ئەو پرۆگرامە ببێتە مای ئەوەی کە هەمومان بتوانین بەرامبەر بە کامێرا قسەی دڵی خۆمان بکەین هەریچ نەبێ باسی ژیانی ڕۆژانە و خوێندن و کار و کەسابەتمان بکەین ئیدی لەمە و دووە لە پاشیەوە پرۆگرامە ترسیەوەمان نەبێت کە لەبەردەمەوە کامێرایە سترێس بین و یاخود شەرم بکەین ئەم منە زۆری براهیمم پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەشم پێشکەش کردن تا پرۆگرامێکی تر هەمیشە شاد و بەختەوەر بن هیوادارم نەترسن لە بەرامبەر کامێرا خواتان لەگەڵ